بەناوی خوای بەخشندەی میهرەبان. من مسلیم عەبدوڵڵا ڕەسوڵ کوڕی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵڵای قەسرم لە بنەماڵەیەکی سەربەرزی کوردستانەوە هاتووم. بە ڕەسەنایەتی ڕابردووم بە توانایی و لێهاتووی ئێستام بەرەو دواڕۆژێکی گەشی ئێوە هەنگاو دنێم. بۆیە لە هەر شوێنێک بم خەمی ئێوە خەمم دەبێت. دڵسۆزیم بۆ ئێوە بە کردار دەسەلمێنم. دەنجێ ئەبم لە دژی گەندەڵی، زەنگێک دژ بە نادادی، لێهاتوویی، چالاکی، بوێری و دڵسۆزی لە پێناو ئێوەدا دەخەمەگەڕ تا لە نێو تاریکی گەندەڵیدا چرا دابگرسێنم. لە پێناوی ئێوە کار دەکەم، بە ناوی ئێوە قسە دەکەم و بۆ ئێوە تێدەکۆشم. هەوڵەکانم ڕنگدانەوەی داخوازیەکانی ئێوە دەبێت. بێ جیاوازی ئەبم بە نوێنەری سەرجەم چین و توێژەکان بەویست و ئیرادەی ئێوە دەچم بۆ پەرلەمان تا لەوێ دروشمەکان بکەینە پرۆژەکانیش بۆ ئەرزی واقع. دەنجی خۆت بەکەم مەزانە، تەنها بە دەنجی خۆت بڕیار لەسەر داهاتوت دەدەی. بۆیە داهاتوت بە کەسانی چاک و پاک و شایستە بنەخشێنە. دەنگتان پاڵپشتی وەفا و دڵسۆزیە بۆ مسلیم عەبدوڵڵا قەسرێ ژمارە 35 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی.